بەڵێ ئازیزان سەرۆک ترامپ کۆتایی بە گەشتەکەی هێناوەکو ئاماژەمان پێکرد و گەڕاوەتەوە، بەڵام هاوکارمان فەرهاد فەلاحی هێشتا لە بێجینگە و لەوێ ماوە هێشتا نەگەڕاوەتەوە. با بزانین لەگەڵماندایە ئێستا. فەرهادم کاتت باش؟ ئەم کاتتان باش هێرۆ سیروان. سپاس. فەرهاد دەزانین کەمێک پێش ئێستا چەند کاتژمێرێک پێش ئێستا سەرۆک ترامپ گەڕایەوە، بەڵام ئەگەر بەگشتی باسێک لە تەواوی گەشتەکە بکەیت، تەواوی ئەم سەردانی سەرۆک ترامپ بۆ چین و دەستکەوتەکان لەوێ چی بوون؟ بەڵێ هێرۆ، هەروەک دەزانن سەرۆک ترامپ ڕۆژی هەینی بە کاتی بێژینگ و لە کۆتا ڕۆژی سەردانە فەرمیەکەی بۆ وڵاتی چین لە دوای ڕێوڕسمی وێنەگرتنی دۆستانە خواردنەوەی چایوەکو نەریتێکی کۆنی چین و خوانی کاری نیوەڕۆ و کۆبوونەوەی هاوبەشی لەگەڵ شی جینپینگ لە کۆشکی جانگنانهای لە بێجینگ بەرەو واشنگتن بەڕێکەوت. نزیک کاتژمێر 1.54 خولەکی دوانیوەڕۆ بوو. وردە کاروانی ئۆتۆمبیلەکانی هاوڵی سەرۆک جانگنانهایان بەجێ هێشت و کاتژمێر 2:20 خولەکی دوانیوەڕۆ گەیشتە فڕۆکخانەی نێودەوڵەتی بێجینگ، سەردانێک کە بە گوێرەی زۆربەی شارەزایانی کاروباری پەیوەندیەکانی هەردوو وڵات گرنگترین سەردان و کۆبوونەوەی سەرۆکەکانی هەردوو وڵات لە چەندەی ڕابردوو بووە. لەم سەردانە فەرمیەدا هەریەک لە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە، پیتەگزەت وەزیری جەنگ و سکات بسەند وەزیری خەزینە هاوکات لەگەڵ ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەرانی کۆمپانیا ئەمریکەکان لە بواری تەکنۆلۆژیادا هاوڵی سەرۆک ترامپ بوون. هەردوو ڕێبەر لە ماوەی دوو ڕۆژی وتوێژەکانیاندا زۆر بابەتیان تاوتوێ کرد و گرنگترین لەوانە چۆنیەتی پەرەپێدانی هاوکاری ئابووری نێوان هەردوو وڵات و لەوانە فراوانکردنی بازاری کۆمپانیەکانی ئەمریکا بۆ چین و زیادکردنی وەبەرهێنانی چین لە پیشەسازی ئەمریکادا بوو. سەرۆکەکان هەروە جەختیان لە پێویستی پەرەسەندن کرد لە کۆتایی هێنان بە لێشاوی مادەوەژبەرەکان بۆ ئەمریکا و هەروە زیادکردنی کڕینی چینی بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکانی ئەمریکا. بە وتەی سەرۆک ترامپ لایەنی چینی ئارەزووی خۆی نیشان داوە بۆ کڕینی 200 فڕۆکەی جۆری بۆینگ لە ئەمریکا. گرنگترین بابەتەکان لە سیاسەتی دەرەوەی هەردوو وڵاتدا و پێت دەچێت کە هیچ ڕێکەوتنێکیان لەسەر نەکرا بێت بە دڵنیایەوە بابەتی دۆسیەی ئێران و دوورگەی تایوان بوو. سەبارەت بە بابەتی ئێران لایەنی ئەمریکی لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند بوو هەردوو لا هاوڕا بوون لەسەر ئەوەی گەروی هورمز دەبێت بەکراوەی بمێنێتەوە بۆ پاڵپشتیکردنی ڕێڕەوی ئازادی وزە. هەروە سەرۆکشی بەڕوونی ئاماژەی بە دژایەتی چین کردووە لە ملیتاریزەکردنی گەروی هورمز و ئەوەی کە باجدا بدنرێت لەسەر بەکارهێنانی گەروەکە. ئەو هەروەها ئارەزووی وڵاتەکەی نیشاندا بوو بۆ کڕینی نەوتی ئەمریکا و کەمکردنەوەی وابەستەی وڵاتەکەی بە گەروی هورمز لە داهاتوودا. هەردوو وڵاتەکە جەختیان لەوە کردبووە کە ئێران هەرگیز ناتوانێت ببێت بە خاوەنچەکی ناوەکی. ئەمە لە کاتێکدایە هەتا ئێستا لایەنی چینی هیچ لێدوانێکی لەسەر ئەم بابەتانە بڵاو نەکردوێتەوە. لەلایەکی دیکەشەوە مارکۆ ڕۆبیۆ لە بابەتی دۆسیەی ئێراندا و لە وتوێژێکیدا لەگەڵ کەناڵی NBC ئەمریکی وتی وڵاتەکەی لە بابەتی ئێراندا داوای هاوکاری لە چین نەکردووە و پێویستیشیان بە یارمەتی چین نییە لەم بابەتە. لەسەر بابەتی تایوان مارکۆ ڕۆبیۆ لە هەمان وتوێژدا لەگەڵ کەناڵی NBC ئاماژەی بەوە کرد کە نابێت بابەتی دۆسیەی دوورگەی تایوان بە زۆری چەک و بە زۆرە ملی بێت ئەبێ ئەم بابەتە تاوتوێ بکرێت و توێژی لەسەر بکرێت زۆر گرنگ بوو بەلایەنەوە. ئەڤایەجی باش بوو خاڵێکە گرنگ و داوی کرد ڕاستیشیش بەرگۆ سەرۆک ترامپجی وەکو مەژی گوهداری کرد وەکو تەژی گوت بەحساوەیەکێ کرد ینی بەحسا گوت ینی وەکو برفرهی بحثا ایرانی کرد لی بحثا تایوانجی کرد و گلک شروع نها ایدی وان هردو دوسیان به هف گریدن بابتا ایرانی و بابتا تایوان و شخو ترامپ دبیجد به حتی از وگرم امریکا امی بحثا وی که بکن کاو پیوندین یان آلیکاریا شاندنا آلیکاریا لشکری بو تایوانی بچشه وی به نگو چشه به نگو او یک جد انجام سردانا چینه نه لی بگشتی هەردوو ئالی لەسەر vê دۆسەیەشت بێژن مەسەلا تایوان شخۆ ئەم دەزانن هەلوەستا چینێ چییە و ئەم دەزانن هەلوەستا ئەمریکاژی سەر vê مژاری چییە؟ سیروان لە داخویانیەک و لە ئالیێ چینێوە دەرکەتیە مژارێک و هەری گرنگ لەسەر سەکنینە وەک ئەوێک و هاتبێ بەحسکردن دوان
پەیوەندیاندا و ڕوونشتناندا ئەو بوویەک و ئالیە چینی گەلێکی گوڕ بووە لەسەر وێ مەسلێک و تایوان گەرەک بە ئاوایەکی فەرمی ڤەگەڕێ سەر چینێ و مە لە هەفدیتنا ڕووبێژیدا دیک و ئەمریکا بتەمامی لەمبەر وێ مەسلەیە و ناخوازێ وێ مەسلێ ببێ بابەتێکی دن لە ئالۆزیە جیهانێدا و مارکۆ ڕۆبیۆ گەلێکی ڕوونی دا سەر وێ بابەتێک و نابێ چین بە ئاوایەکی لەشکەری تەڤڵی مەسەلا تایوان بێ ئەو تشتێکیەک و گەلێکی بەرچاو بووە و خاڵێکی گەلێکی ئالۆز بووە و گەلێکی گرنگ لەوان ڕوونشتناندا و دوو ڕۆژێن بوری لەڤر لە چینێ بەردەوام بوون لایەنە ئەمریکیژی بخوا مارکۆ ڕۆبیۆ بەڕوونی دا سەر وێ بابەتێ و نێڕینێن ئەمریکا لەسەر وێ بابەتێ باس کرد. بەڵێ فەرهاد بابەتێکی تر کە پێم خۆش بوو لە بەرنامەکانی پێشوشە ئاماژەی پێ بکەین دوێنێش هەندێک ئاماژەمان پێکرد بەڵام دەرفەت نەبوو لەگەڵ تۆیا تاوتوی بکەین بەلامەوە گرنگە بزانم شەقامی چین لەم سەردانە چۆن دەڕوانن خەڵک لە چین چی دەڵێن سەبارەت بە سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ ئەوێ وایە هێرۆ بەداخەوە بەهۆی ئەو بارە ئەمنیەی کە لێرە بەسەر میدیای بیانیەوە زاڵە گەڕان بەنێو شار و دواندنی خەڵکی وڵاتی چین زۆر ئەستەمە لە لای میدیای بیانیەوە ئەم چەند ڕۆژەی کە ئێمە لێرە بووین بە هیچ شێوازێک تەنانەت کەزانیویانەکە وەکو میدیایەکی بیانی لێرە بەشداریمان کردووە دوور کەوتنەوەتەوە لێمان ئەو شتەی کە لێرە زۆر بەرچاوە خەڵکەکە بەگشتی ترسی هەیە لەوەی کە ئەوەی کە لە دڵیایەتی ئەوەی کە بیر لێ کاتەوە باسی بکا بە ئاشکرایی لەگەڵ چەند کەسێک بە نهێنی قسەمان کرد زۆر گەشبین بوون بەم سەردانانە و بەم گفتوگووانە لە نێوان هەردوو وڵاتەوە و پێیان وابوو کە ئەتوانێت داهاتوویەکی باش بۆ هەردوو وڵات داوین کە بەڵام بە گشتی ئەوەی کە بەرچاوە ئەوەی کە چاودێریەکی زۆر هەیە لەسەر کۆمەلگای چینی لێرەوە خەڵک لێرە زۆر خۆیان دوورەگرن لەوەی کە باسی بابەتی وە سیاسی بکەن. بەڵێ فەرهاد شقا ئەوژی مەسەلا ئازادیا ڕۆژەمەگەریەژی مژارێکە گرینگە لە چینێ فەرهاد دەم دەزانن تێژی ئامادەکاریە خۆ بکەن ها ji بۆ ڤەگەرا بۆ واشنگتۆن gelek spas tu gotivan roja te gelekî mandû bû tu mera bû demjimêrên cuda 12 demjimêrên cuda navbera me de hebû spas bo kar û xebata te li wir hevkarê me Ferhad Felahî ji paytexta Çînê bêjînê mera bû spas.